گرێکوێرەکانی پێگێنانی کابینەی نوێمی حکوومەتی هەرێمی کوردستان بەرەوکرانەوە دەچن و چاوەڕوان دەکرێت دوای ڕێکەوتنی پارتی و گۆڕان و یەکلابوونەوەی کۆمەڵی ئیسلامی لە بەشداری نەکردنی لە کابینەکەدا هەنگاوی کردداری بۆ پێکهێنانی حکوومەت دەست پێ بکەن. ئەندامێکی سەرکردایەتی یەکێتیش دەڵێت کێشەی پێکنەهێنانی حکوومەت هۆکارەکەی بوونی کێشە بوو لە نێوان گۆڕان و پارتی. فەرید ئەسەسەرد ئەندامی سەرکردایەتی یەکێتی سەبارەت بە هۆکاری دواکەوتنی پێکهێنانی حکوومەت ڕایگەاندووە پارتی و گۆڕان ویستیان هەمان سیناروی 2013 لە 2019 دووبارە بکەنەوە و خۆیان ڕێک بکەون و حکوومەت بە یەکێتی پێک بهێنرێت و پۆستەکانی بابەتاڵی بەجێ بهێڵرێت. بەڵام پارتی دیموکراتی کوردستانیان ئاگادار کردەوە ئەگەر وا بکەن بە هیچ جۆرێک بەشداری حکوومەت ناکەن و لە دەرەوەی حکوومەت دەبن. ئاماژەی بەوەش کردووە پارتی درەنگ لەوە تێگەیشت کە ئەوان بە جددیانەوەیان دەزانی ئەوە وەک کارتی فشار بەکاردەهێنین. بەڵام کەزانی یەکێتی بە جددیەتی ئیتر ئەویش پارتیش هەڵوێستی گۆڕاو نەرم بوو. ئێستا پارتی و گۆڕانیش لە شەراکەتی ڕاستەقینە تێگەیشتون. ئەندامەکی سەرکردایەتی یەکێتی لە چاوپێکەوتنێکدا لەگەڵ دەنگی ئەمریکا جەختی کردوێتەوە کێشەی پێکنەهێنانی حکوومەت هۆکارەکەی بوونی کێشە بوو لە نێوان گۆڕان و پارتی و بەپێی زانیاریەکانیان ڕێککەوتون. ئامانجی سەرەکی یەکێتیش ئەوەیە کە ئەوان پارتی و گۆڕان ڕێک بکەون. ئەوەی دەیزانن ئەو ڕێککەوتنە دژی ڕێککەوتنە ئیمزاکراوەکە یەکێتی و پارتی نییە، بەڵکو ڕێگە خۆش دەکات بۆ ئەوەی یەکێتی و پارتی ڕێککەوتنەکان ئیمزا بکەن. فەرید ئەسەسەرد ئاشکراشی کرد کاتی پێکهێنانی حکوومەت زۆر نزیک بۆتەوە و ئەو کێشەی هەبوو چارەسەر کراوە و دوای ئیمزاکردنی ڕێکەوتنی نێوان پارتی و یەکێتی پەرلەمان کۆ دەبێتەوە و پرۆسەکە دەست پێ دەکاتەوە. هەروەها جەلال جەوهەر سەرۆکی وەفدی دانوستانکاری بزوتنەوەی گۆڕان لە لێدوانێکی بۆ میدیای حیزبەکەی ڕایگەاندووە دانوستانەکان لەگەڵ پارتیدا زۆر چوونەتە پێش، بۆیە هەر دەبێت بگەنە ئەنجامێکی باش سەبارەت بە پێکهێنانی حکوومەت. ڕوونیشی کردوێتەوە ئێستا پەیوەندێکی چڕوپڕ هەیە بۆ ئەوەی لەسەر ئەو خاڵانە بگەینە ڕێکەوتن کە بەم دواییانە وروژێنران. ئەو جیاوازیانەی هەن کەمن و هی ئەوە نین ببنە هۆی تێکدانی ڕێکەوتنەکان. ئەوەش لە کاتێکدایە نێچیروان بارزانی سەرۆکی حکوومەتی هەرێم ڕایگەاند بوو بەرژەوەندی هەرێم وا دەخوازێت کاتی زیاتر بدرێت بەلایەنەکان بۆ پێکهێنانی کابینەی نوێی حکوومەت. ئاماژەی بۆش کردووە لایەنە سیاسیەکان دەگەنە ڕێکەوتن، بەڵام ئەو ڕێکەوتنە پێویستی بە پش و درێژی هەیە. لە لایەکی تریشەوە دوای ئەوەی کۆمەڵی ئیسلامی لە زاری عەلی باپیری ئەمیرەوە خۆی یەکلا کردە و ڕایگەاند بەشداریکردنی کۆمەڵ لە حکوومەت لە ئێستادا خێری تێدا نەماوە و پێی باشە بەشداری نەکەن، هەرزوو لەلایەن ئەندامێکی سەرکردایەتی پارتیەوە وەڵام درایەوە و خۆشحاڵی ئەندامانی پارتەکەی پیشاندا کە کۆمەڵ بەشداری حکوومەت ناکات. ئاراس حەسۆمیرخان ئەندامی ئەنجومەنی سەرکردایەتی پارتی دیموکراتی کوردستان لە فەیسبوک نووسیوێتی زۆر دڵخۆش بووم بەوەی کە ئەمیری کۆمەڵی ئیسلامی ئەم حکوومەتی بەشایانی ئەوە نەزانی کە کۆمەڵ تێیدا بەشدار بێت. وتوشێتی زۆرینەی کادیر و لایەنگرانی پارتی ترسی ئەوان هەبوو کە جارێکی تر پارتی ڕازی ببێت و کۆمەڵی ئیسلامی بەشدار بکات. هەرچەندە هاوڵاتیان ئومێدەوار بوون لە دوای هەڵبژاردننی پەرلەمانی کوردستان لە 30 ئەیلولی ساڵی ڕابردوو بە زووترین کات حکوومەت پێک بهێنرێت و هەنگاوی کردداری بۆ چاکسازی و خزمەتکردن دەست پێ بکات، بەڵام ناکۆکی لایەنەکان لە سەر دابەشکردنی پۆستەکان نزیکەی 7 مانگە پرۆسەکەی پەک خستووە.